بچنە لای هەواڵیە کەمان فیلمی دەرهێنەرێکی کورد بەشداری فستیڤاڵی کان دەکات کە هەمیشە ئاڵێن ئەو فیلمانەی کە لە هەرێمی کوردستانیشە بەرهەم ئەهێنرێت هیچ جیاوازی نیە لە چاو فیلمە جیهانیەکان. ئەم فیلمەش بەشداری کات لە فستیڤاڵی کان. فیلمی سعید ئەفەندی لە 78مین خولی فستیڤاڵی کاندا لە بەشی کان کلاسیک نمایش دەکرێت. ئەمەش یەکەم جارە فیلمێکی عێراقی بەشداری لەو فستیڤاڵەدا بکات. فیلمەکە لە ساڵی 1956دا بەرهەم هێنراوە و لەلایەن کامەران حوسنی کاری دەرهێنانی بۆ کراوە. چیرۆکی فیلمەکە باس لە مامۆستایەک دەکات بە ناوی سەعید کە کاتی خۆی و خێزانەکەی بڕیار دەدەن ماڵەکەیان لە گەڕەکێکەوە بگوازنەوە بۆ گەڕەکێکی دیکەی شاری بەغداد، بەڵام هەرکە جێگر دەبن تووشی کۆمەڵێک کێشە دەبن لەگەڵ دراوسێکەیان. هۆکاری کێشەکانیش بە زۆری منداڵەکانیانن. بەگشتی فیلمەکە باس لە ئاڵنگاریەکانی ڕاگررتنی هاوسەنگی دەکات لە کۆمەڵگایەکی تونند و تۆڵ و چەقبەستوودا. شانی باسا فیلمەکە لەلایەن پەیمانگای نەتەوەی فەڕەنسی بۆ هونەرە بیستراوە بینراوەکان نوێ کراوەتەوە و لە فستیڤاڵەکەدا لە بەشی کان کلاسیک بە کوالیتی 4K نمایش دەکرێت. فستیڤاڵی کان فستیڤاڵێکی فەڕەنسیە و یەکێکە لە گرنگترین فستیڤاڵەکانی سینەما لە جیهاندا و لە 13ی ئایارەوە 78مین خولی فستیڤاڵەکە دەست پێ دەکات و تاکو 24 مانگ بەردەوام دەبێت. لكومي قد شربت يم بالعجل. سويت على البيت. والله يا عزة افندي سويت. اذا سعيد افندي الله يسلمه يريد حوش والخبز بابلاغه. يريد هم حار وهم مقسم وهم رخيص. يريد بيت مو غالي وقريب من الفاق وشويه للبيت. يعني تريدني اوصيك على حوش هم غالي وهم بعيد وهم خمقار. لا سعيد افندي مو اليوم هيك حواش ما تتحصل، بس لا تعتقد اني ما ادور لك، والله اني شايل لك هام اجز من كل واحد. الله يحفظك ابو انور. انطينا بابا. زين يعني اكو امل فد يوم يومين؟ والله عزة.